ڕۆژ نییە لەم کوردستانەدا داستانی قارەمانەتی و گیانفیدایی شەهیدێکی یەکێتی نیشتمانی کوردستان یادی نەکرێتەوە. دوێنێ شەهید غەریب هەڵەدنی و ئەمڕۆ شەهید حەمەغەفور ئاغجەلەری و بەیانی و دووبانی و ڕۆژانی تر چیرۆکی شۆڕژگێڕی تاک بە تاکی شەهیدانی یەکێتی لەسەر مەزاریان دەجێڕدرێتەوە. ئێرە ناحیەی ئاغجەلەرە و یادی سەرکردەیەکی قارەمانی یەکێتی شەهید حەمەغەفور ئاغجەلەری دەکرێتەوە کە 43 ساڵ لەمەوبەر لەگەڵ پۆلێک هاوڕێ و هاوسەنگەری بەدەستی دوژمنانی کورد شەهید کران. یادکردنەوەی ئەو پیاوە قارەمانە یادکردنەوەی پیاوێکی تێکۆشەر کە لە دوایین ساتەکانی ژیانیشیدا چەند ڕۆژ دوای شەهیدبوونیشی منداڵەکانی خێزان و کوڕەکان و منداڵەکانی لە زیندانی ڕژێمدا بوون، بەڵام ڕۆژێک بۆ یەک چرکەش شەهید حەمەغەفور ئاغجەلەری لە کوردایەتی و لە بوێری و لە ئازایی و لە بەژەرگی خۆی نەوەستا تا شەهیدیش بوو. چەند ڕۆژ دوای شەهیدبوونیشی منداڵەکانی لە زیندان ئەوجا ئازاد بوون، بەڵام ڕۆژگارێک شەهید حەمەغەفور ئاغجەلەری لە مەیدانی خەبات و تێکۆشان و لە کوردایەتی ڕاستەقینەی خۆی لای نەدا و بۆ سەرکردەیەکی بوێری مەیدانی ئەرکەکانی خۆی جێبەجێ دەکرد. یەکێک لەو سەرکردە و فەرماندانە شەهیدی سەرکردە حەمەغەفور ئاغجەلەری بوو کە لەگەڵ یەکەم دەستپێکی شۆڕشی نوێ دەبێتە پێشمەرگە و وەکو سەرکردە و فەرماندا و بێر و ئازا و چالاک فەرماندەی چەندین داستان و نەبەر دەکات. کەسایەتیەکی دەستپاک و خۆشەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو. شەهید حەمەغەفور وەک قوتابخانەیەک ڕۆڵەکانی فێری گیانبازی و قارەمانێتی دەکرد. لە مەراسیمەکەدا تاجەگوڵینەی سەرۆکاتی یەکێتی نیشتمانی کوردستان و مەڵبەندی 12 ڕخنی چەمچەماڵ و ئامادەبووان لە بەردەمپەیکەری ئەو شەهیدە قارەمانە دانرا و دواتر تێکڕای ئامادەبووان سەردانی مەزاری شەهید حەمەغەفوریان کرد. هەلەو مەراسیمەدا خانەوادەی شەهید حەمەغەفور ئاغجەلەری هاوکات لەگەڵ سەری ڕێز بۆ وەفاداری و ئەرکی هاتنی ئامادەبووان بۆ مەراسیمەکە بەڵێنی بەردەوامبوون لە ڕێبازی پیرۆزی باوکیان و سەرجەم شەهیدانی کوردستانیاندا کە لە پێناویدا گیانیان بەخێر کرد. حزوری سەربەڵندی شەهید حەمەغەفور و هاوڕێکانیدا پێی دەڵێم باوکە جان ڕوحت ئاسوودە بێ، چونکە تۆ ڕابردوویەکی گەورەت هەبوو. کەسێک کە لە بنەماڵەکەی یاخود لە خانەوادەکەی قوربانیەک ئەدات، قوربانەکە بۆ خۆی شکۆمەندێشی گەورەیە، قوربانەکە بۆ خۆی تاجە ئەستێرەیە تایتڵە، بەڵام ئەوەی ئەمێنێتەوە بۆ خانەوادە چیت بۆ ئەمێنێتەوە؟ خانەوادە ئەبێت ڕێزی ئەو مێژووە بگرێت، خانەوادە ئەبێت مێژووی شەهیدەکەی لەکەدار نەکات. ئێمە وەکو خانەوادەی شەهید حەمەغەفور ئاغجەلەری لەم سنوورە کە یەکەمین فەرماندە و یەکەمین مەسئولی سیاسی و عسکەری ئەم سنوورە بوو، لەوەتەی شەهید بووە، خانەوادەکەی بە هیچ شێوەیەک تێوە نەگلاوین لە هیچ ناشرینیەکەوە کە ببێتە لەکە بە مێژووی شەهید حەمەغەفورەوە. محەممەد غەفور ئەحمەد ناسراو بە حەمەغەفور ئاغجەلەری لە ساڵی 1939 لە بنەماڵێکی کوردپەروەری ناحیەی ئاغجەلەرچاوی بە دنیا هەڵێناوە. لە ساڵی 1960 پەیوەندی بە ڕیزەکانی ئەو کاتی پێشمەرگەی کوردستانەوە کردووە و لە شۆڕشی نوێی گەلی کورد بەڕابەتی هەڤاڵ مامجەلال شەهید حەمەغەفور ڕۆڵی بەرچاوی لەو شۆڕشەدا گێڕاوە. دوای ئەوەی لە ساڵی 1970 سەرجەم خانەوادە و دایک و باوکی ئەو شەهیدە ڕاپێچی زیندانەکانی خواری عێراق دەکرێن، لە ڕێگەی چەند خۆفرۆشێکەوە حەمەغەفور و 6 هاوسەنگەری لە گوندی کانیبی شەهید دەکرێن و بۆ هەمیشە ماڵ ئاوایی لەگەل و نیشتیمان دەکەن. مەجید حەمید، گەلی کوردستان، ناحیەی ئاغجەلەر.